بەڵێ دیارەکە سەردانی سەرۆکوەزیران مەسرور بارزانی کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی باڵای ئەمریکا گەورە سێناتۆر و کۆنگرێسمانانی ئەمریکا و هاوکات دووپاتکردنەوە و جەختکردنەوە لە پاڵپشتی بەردەوامی هەرێمی کوردستان بۆ هەرێمی کوردستان گرنگە. من هەر لە واشنگتنەوە بەردەوام دەبم لەگەڵ میوانەکەم بەڕێز سەفین دزەی بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی یاریمی کوردستان لەگەڵم دەبێت کەمێکی دیکە قسەی لەگەڵ دەکەم سەبارەت بە گرنگی بەم ئەم سەردانە کە ئێستا لە واشنگتۆن بە پێشوازێکی فەرمی و داوەتێکی فەرمی سەرۆکوەزیران مەسرور بارزانی لەوەیە دوو ڕێکەوتنی گرنگیان لەگەڵ دوو کۆمپانیای گەورەی ئەمریکی لە بواری وزەواژۆ کردووە. هاوکات گەورە بەرپرسانی ئەمریکا پاڵپشتی بەردەوامی خۆیان بۆ هەرێمی کوردستان دووپات دەکەنەوە، داوای ڕێزگرتن لە مافە دەستوری و هەروەها قەوارەی دەستوری و سیاسی هەرێمی کوردستان لەلایەن بەغدا دەکەنەوە. وەکو وەزیری دەرەوەی ئەمریکا ئاماژەی بەوە کرد کە پێویستە بەغدا ڕێز لە ئۆتۆنۆمی هەرێمی کوردستان بگرێت. پاڵپشتیەکان بۆ هێزی پێشمەرگە جەختی لێ دەکەنەوە و دەڵێن کە پێویستە بەردەوام بێت وەکو هاوپەیمانێکی استراتیژی گرنگ لە بواری ئەمنی سەربازی و هەروەها سەقامگیر لە ناوچەکە چاو لە هەرێمی کوردستان دەگرێت. ئەمەش هەموو لە ئەنجامی ئەو هەوڵانەیە کە هەرێمی کوردستان وەکو سیاسەتی خۆی لەگەڵ وڵاتانی دەرەوە لە ڕووی دیبلۆماسی وەکردنەوەی دەواازەی گەورەی دیبلۆماسی و سیاسی بەڕێوە وڵاتانی دەرەوە ئەنجامی داوا کە ئەمریکا یەکێک لە وڵاتانی زلهێزی ناوچەکەیە و کاراکتەرێکی سەرەکیە لەم گۆڕانکاریانەی کە ڕوو دەدەن. ئێستا سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە واشنگتۆنە لە کاتێکدا زۆربەی وڵاتان چاوەڕێی ئەوە دەکەن بتوانن لە واشنگتنەوە لەگەڵ بەرپرسانی باڵای ئەمریکا کۆبوونەوەیان هەبێت و ڕوانگە و دیدگای سیاسەتی دەرەوەی ئەمریکا بەنسبەت گۆڕانکاریەکانی ناوچەکە و جیهان بزانن. ئەم پەیوەندیانە بێگومان گرنگن. بەڕێز سەفین دزەی بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان کاوکات ئەندامی شاندا کە لەگەڵ سەرۆکوەزیران مەسرور بارزانی لە واشنگتۆن لەگەڵ مەڕاستەوخۆ. بەڕێز سەفین سپاس کە لەگەڵ کوردستان 24 ماندوو نەبن، کۆمەڵێک کۆبوونەوەی چڕوپڕ و گرنگتان هەبوو لەم چەند ڕۆژەدا. ئەمەوێ جەنابەت باس لە گرنگی سەردانەکەی سەرۆکوەزیران مەسرور بارزانی بۆ ئەمریکا بکەی، چۆن ئەوان دەڕوانە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا وەم پەیوەندیانە لە چه قۆناغێکدایە ئێستا؟ بەڵێ زۆر سوپاس. ڕاستیدا ئەو یەکەم سەردانی فەرمی شانی هەرێمی کوردستان لە دوای دەست بەکاربوونی ئیدارەی نوێی ترامپ ساڵی ڕابردوو لە مانجی دوو سەردانێک هەبوو هاوشێوەی ئەو سەردانە لە ئیدارەی ڕابردووی بایدن. بەڵام خۆشتان دەزانن لە مانجی 12 ساڵی ڕابردوو کۆمەڵێک ڕوودا و لە سووریا و لە ناوچەکە هاتە پێش، بۆیە ئەمریکا بە شێوازێکی بەرچاوتر لە ناوچەکە حرەکەتێکی دیبلۆماسی و سیاسی و ئەمنی دەست پێ کردیە و بە پێوی زاندرا دوای دەست بەکاربوونی ئیدارە شاندی هەرێمی کوردستان لە واشنگتن بن بە مەبەستی دیدار و گفتوگۆ لەسەر ئەو پێشهاتانەی کە بوون و ئەو پێشهاتانی کە چاڕێ دەکرێت لە ڕوو داهاتوو ببن، بە تایبەتیش ئەو بابەتانی کە پەیوەستە بە بواری ئەمن و ئاسایش و وزە و پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا، هەولێر و واشنگتن و بە شێوەیەکی گشتی هەڵسەنگاندن لە بۆ ڕووداوەکانی ناوچەکە لە کۆمەڵێک دیدار لە کۆنگرێس و سێنات دیداری باش هەبوو و بە چڕ و پڕی باس لەسەر ڕووداوەکان کرایە و لە هەمان کاتیش سبە و دووسبەی لەگە خودی ئیدارە دیدار دەبیتن. بەڕاستی ئامانج لەوە زیاتر ڕوونکردنەوە لەسەر پێشهاتەکان لە خودی هەرێمی کوردستان و لە حکوومەتی هەرێمی کوردستان ببیستن و ئەو چاوەڕوانیەی کە ئێمە لە دۆستەکانمان هەیە چنە و هەماهەنگی داهاتوومان بە شێوەک بیتن بۆەوەی کە ناوچەکە بەردەوام بی لە پاراستنی ئەمن و ئاسایش و سەقامگیری و بەرەو پێشەوە بردننی لایەنی ئابووری و فرەچەشنکردنی ئابووری و ئەو پرۆگرامی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیبووە بەرەو پێشەوەی بباتن. بەڵێ ئاماژتان بەلایەنی ئابووری کردووە ژۆکردنی دوو گرێبەستی گرنگ لەگەڵ دوو کۆمپانیای ئەمریکی لەم کاتەدا بە تایبەتی چی دەگەیەنێت؟ ئەمە چ پەیامێکی گرنگی لە پشتەوەی بۆ هەرێمی کوردستان و بۆ ناوچەکەش؟ لە ڕاستیدا لێ ڕوونکردنەوە پێویستە بیدەم چکە ئەو دوو کۆمپانیانە ماوەیەکی زۆرە زیاتر لە 15 ساڵ لە هەرێمی کوردستان کار دەکەن و حزوریان هەبووە و تەنها خاوەنداریەتی ئەو دوو چێلگەیەی کە ئاماژەی پێدراوە گواستراتەوە بۆ ئەو دوو کۆمپانیا، بۆیە پێویست بە واژۆکردنی دەکرد و بێگومان ئەو سەرمایە گوزاری ئەو دوو کۆمپانیە لە هەرێمی کوردستان لەو دوو چێلگەیە بە مەبەستی زیاترکردنی بەرهەمهێنانی غازی سروشتی بە دەرەجەیەک و نەفتیشە لە هەمان کات. هەرێمی کوردستان و عێراق پێویستی بە غازی سروشتی هەیە، هەم لە بۆ بەرهەمهێنانی کارەبا و هەم سوودوەرگرتن لە بۆ ماڵان و لە بۆ
سناعەت و کۆمەڵک بابەتی تر بۆیە سوودی بۆ هەموو عێراقەیە و هیوادارین کە برایانمان لە بەغدا لە واقعەتێ بگەن کە ئەوە تەنها و تەنها وەکو پاڵپشتێکە بۆ سوودوەرگرتن لە هەموو عێراق و ئومێدوارین کە بە زووترین کات بەرهەمی زیاتری غازی سروشتی بێتە کایەوە و ئەوەش دەستکەوتەکە بەڕاستی سەرمایە گوزاری بیانی لە عێراق و بەتابەتی لە هەرێمی کوردستان یەکێکە لە بەرنامەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و خودی حکوومەتی فێدرالیش لە هەمان کات. بەڵێ بڕیارێکە کۆڕبەندی داهاتووی وزە لە واشنگتن بەڕێوە بچێت سەرۆکۆزیران مەسرور بارزانی بەشداری لە کۆڕبەندەکە بکات سەبارەت بە داهاتووی وزە لە هەرێمی کوردستان ئەمە چەندە ئەم کۆڕبەندە گرنگە و ئەم بەشداری پێکردنە و داهاتووی وزە لە هەرێمی کوردستان چۆن دەخرێتە بەرباس؟ جار وایە بە شێوازێکی هەڵا باس لەو بارودۆخی کوردستان و یاخود ئەو ناکۆچی و ئەو گرفتانێک لە نێوان هەولێر و بەغدا دێنە پێش پێویستی بە ڕوونکردنەوە هەیە کە هەرێمی کوردستان ئێستاش ممارەسەی مافە دەستوری و یاساییەکانی خۆی دەکاتن بۆ ئەوەی کە هاندانێک بیتن بە مەبەستی ڕاکێشانی سەرمایە گوزاری بیانی لە بواری جیاجیە نەک تەنها نەفت و غاز بەڵکو لە بواری کشتتوکان لە بواری تەندروستی لە بواری گەشت و گوزار و کۆمەڵک بواری تریش ئەو دانیشتنە لەوێ زیاتر ڕوونکردنەوە دەبی و کۆمەڵک خەڵکی لەو بوارەکە کاریان کردە یاخود کۆمپانیانە حزوریان دەبی و لەوێوە دوای ڕوونکردنەوەکان و وتاری سەرۆکی حکوومەت مچنە پرسیاریان هەبیتن و بێگومان سەرۆکی حکوومەت وەشان دیاوەری وڵامی پێویستیان دەبیتن بۆ ڕوونکردنەوەی زیاتر و دڵنەوایی زیاتر بۆ ئەو کۆمپانیانە کە نیاز و مەرامیان هەیە کە بێن لە عێراق و لە هەرێمی کوردستان سەرمایە گوزاری بکەن. بەڵێ پێتان وایە ئایا هەست دەکرێت کە ئەم جارەوە ئێستا پەیوەندی سیاسی و ئابوووریەکانی ئەمریکا لەگەڵ هەرێمی کوردستان خەریکە چێتە قۆناغێکی ترەوە یا جیاوازی تێدا بەدی دەکرێت؟ خۆی حەز و خواست ئەوەیە کە مەش وەکو حکوومەت لە سەرەتای کابینە و ئێستاش سیاسەتی حکوومەت ئەوەیە کە فرەچەشنی ئابووریمان بکەین و بە تایبەتیش هەوڵ بدەین کە وزەی نوێ و وزەی پاک بەکاربینین. خۆشتان بینیتان دوای شەڕی یوکرانیا و رووسیا یەکێک دوو بابەتی سەرەکی کە بووە ئەولەویەتی وڵاتان و حکوومەتەکان یەک وزە بوو دووش ئەمنی خۆراک بوو. بەنسبەت هەرێمی کوردستان ئێمە هەوڵماندایە کە فرەچەشنکردنی ئابووری و بەتایبەتی لە بواری کشت و کاڵ هەوڵ بدەین کە ئێمە ئیکتیفای ذاتی یا خۆبژێویمان هەبیتن و لە بنسبەت وزەش بە هەمان شێوە بۆیە یەکێک لەو بابەتانەی کە دوو بابەتانەی کە بۆتە بابەتی سەرەکی لەلایەن حکوومەتەکان و لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتی خۆراکە و ئەمنی خۆراکە و وزەیە و ئەوەش وابزانم هاوتەری بە لەگە ئەوەی کە لە هەرێمی کوردستان ئەنجامی دەدەین و هەوڵش دەدەین کە سەرمایە گوزاری زیاتر لە بوارە بێتەکردن هەم بە بەرژەوەندی هەرێمی کوردستان و عێراق و بگرە ئەگەر لە داهاتوو توانیمان لە ئاستی خۆبژێویمان زیاتر دەکرێت بەرەو دەرەوەش هەناردە بکرێتن. زۆر باشە با لەبارەی لێدوانەکەی مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکاش لە بەڕێزت بپرسم ئەو داوای لە عێراق کرد کە ڕێز لە مافی ئۆتۆنۆمی لە هەرێمی کوردستان بگرێت لە دوای ئەم سەردانەوە ئەم پاڵپشتێ بەهێزەی بەرپرسانی ئەمریکا پێت وایە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و ئەمریکا چێتە چ قۆناغێکەوە ئێوە ئەمە چۆن دەبینن؟ ئەو قۆناغێک ئێستا پەیوەندیەکانیمان لەگە ئەمریکا هەیە ئێمە خۆشحاڵین بەو پەیوەندی و بەو قۆناغا بەڵام دەرفەتی باشتر بوون هەیە لە قۆناغی تری هەروکو ئاماژەم پێدا چونکە گۆڕانکاری لە ناوچەکەوە یاخود ئەو شتانێکە لە داهاتوو تەوەقع دەکرێت بێتە پێش پێویستی بەوەیە کە گفتوگۆی لەسەر بکرێتەوە چۆن دەتوانین هاوکار بین ئەو ئەمن و ئاسایش و ئیستقرارێکە هەیە بپارێزین و ئەو لێدوانەی بەڕێز وەزیری دەرەوەی ئەمریکا تاکیدە لەسەر پابەندبوونیان بە ئەمن و ئاسایش و سەقامگیری لە ناوچەکە و ئەو دەستورەی کە خۆیان بەشێک بوونە لە پاڵپشتی کاتی خۆی کە داڕێژراوە لە 2005 ڕەفەراندۆمی لەسەرکرا بۆیە ئەوەی کە ئێمە باسمان کردیەوە ئەوەی کە داوای دەکەین لە چارچێوەی دەستور و یاساکانی خودی عێراقا نە زیاتر و نەکەمتر ڕاستە ممکنە جاروبارگلەیی دەکەین لەسەرەوەی کە دەستور پێشیل کرایەوە یاساکان وەکو خۆی جێبەجێ ناکرێتن بەڵام ئەو
وتارەی بەڕێز وەزیری دەرەوە جەختکردنەوەیە لەسەر مافەکانی هەرێمی کوردستان لە چارچەوەی دەستوری عێراق و ئەو دەستورە ڕێزی لێ بگیرێ وەک خۆی جێبەجێ بکرێ کە دەکرێت ببتە چارەسەر لە بۆ ڕێگە چارەسەر بۆ ئەو گرفتانەی کە جاروبار لە نێوان هەولێر و بەغدا ڕوودەدات. زۆر باشە با لە کۆتاییشدا بە کورتی لێتان بپرسم ئەم دیدارەتان و دیدار و کۆبوونەوەکان و سەردانەکەتان لە ئەمریکا تاکەی بەردەوام دەبێت ئایا کۆبوونەوە دیداری گرنگ هەیە کە بتانەوێت باسی بکەن؟ ئەو دوو ڕۆژەی کە دوێنێ ئەو ڕۆژ زیاتر لەگە کۆنگرس و سەنەت بووە بەڵێ زیاتر 12 تا 15 وابزانم دیداری جیاجیا هەبووە، بەڵام لە سبەیەوە چەند دیداری تر دەوی دیدار لەگە خودی ئیدارەی ئەمریکا لە خارجێ و لە وەزارەتەکانی تریش دیدار دەبیتن ئیتر ئەوان خاوەن بڕیار و دەسەڵاتن یاخود ئیدارەنە ئەوانەی تا ئێستا بینیمان ئەوان دەتوانن پاڵپشت بن یاسا دادەنێن و تا ئێستاش پێشوازیان لە بیر و بۆ چوونەکانی مەکردیەوە ئەوەی کە بەڕێز سەرۆکی حکوومەت پێشکەشی کرد و لە بەیانیەوە زیاتر لەگە ئیدارە گفتوگۆمان دەبیتن و بەڕێی من سەردانێکی سەرکەوتوو بووە و ئومێدوارین کە بەردەوام بیتن و لە داهاتووش بەهمان شێوە ئەو شاندانە سەردانی واشنگتن و وڵاتانی ترش بکەم بۆی ڕاستەوخۆ گوێبیستی بیر و بۆچوون و هەڵوێستەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بن. زۆر باشە، زۆر سپاس دەکەم بۆم دەرفەتە بەڕێز سەفین دزەی بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها ئەندامی شاندی حکوومەتی هەرێم بۆ ئەمریکا لە واشنگتنەوە لەگەڵمان بوو. زۆر سپاس. سپاس دەستان خۆش. سپاس.